کەدا بڕام بۆ ماوەیەک دوور بووم لە کۆ خەم دایگرتم گرش و شێواو سەرچەم دەواازەی ژیان لێدا ئاسۆی بوونم بەرەو حەشت کوژاندنەوەی مۆمیش تەنها ساتێ شفای پیری دەرهەر نابگاتێ بەرەو بوومی گشتنیان لەکن تاڵە هەستۆ یا شیوەنە یان خەفەتە یان خەیاڵە چرپەی دڵم لە لای تۆیە و یاکەی بێمەیل بێوەفا تیان جەفاکرد هاکا مردن ها کاروانی گۆڕ سڵ و پۆپەی شانی گشت بۆ خوارد و شۆڕ ئەو ساڵ نە ئاه نە خەم نە ئێش چرکەی تەمەنی خۆشی نایەتە پێش دەستخۆش بۆ برای شاعیر کاکە هاشم چاوت ماچەکەین زۆر سوپاس. ئەوەدا برای بەڕێزم کاکە جەزای سازە هەر پێشێ بێتە ئێرە سەفەکانیەوە پێشوازی لێ یەکەین زۆر بەخێرات فەرموو. جەزا لە ڕۆژی گیانی بە ساڵات چۆن تۆ چی وێ؟ لە ڕاستیە من سوپاسی توی بەڕێزم دوونە ناس سوپاسی ئەم خانەیە کارمەندەکانی هەموو کاتێک لای من دوونە ناس و خۆبەخش و مرۆڤ دۆستن سیر لەوەیە ڕۆژی جیهان هاوکاتە لەگەڵ ڕۆژی گیانی مۆسیقایە ئەرکێکی سەرشانمانە ئێمەی هونەرمەندان هاوکات هەر ئێستا لەناو ئامادەبوانی خانەڵاتوانە لەم شوێنە دیدێرینی ئەم میلەتەمان کاکە سالی ئەم لاولای ماسیرۆتە لێرە لە ئامادە یعنی دیارە ئەوە جارێکی تر ئێمە هاوکاری هەمیشەیی ئێوە بین لەسەر شانمان هەموو ڕێکخراوەکان کۆمەڵگەی مەدەنی بە تایبەتی هونەرمەندان و ڕۆشنبیران بێ بۆ دڵخۆشکردنیەوە بۆ ئەو باوکە و دایکانەمان هەرکی سەر ومێدمان دەکرد هەمووانی ئەم وڵاتی ئێمە وەکەم هونەرمەندە عەزیزانە خۆبەخشانە ماندووانە لێرە بوونایە بەداخەوە کەمترین بەرپرس دێ ئەوانیش بۆ ساتێکی کەم لەگەڵمانە بوون ئێمە بە خێراتنمان کردن سەرچاومان زۆرێک داوەت کرا کەمێکمان بینی بەڵام دێتە ئێرە پێڵاوی لەسەر چاومانە ئێرەش نییە هەری خێنە سەر چاومان ئێمە بە جوانین ئێوەش بە ئێمەوە جوانن تەمە ناکەین کارێکیەوە بە ساڵات جوانە بین هیوای گیان بۆ خوازین سپاس بۆ کاک جەزا کە بەڕاست هەمیشە ماندووە لەگەڵ ئێمەیە ئەرگە کێشێ مەشاعیرێکی تریش ئێستا تەشریفیات ئێرە ئەوانە بیناسن قات و دڵی ڕۆژەڵات من بە خێرات چای ماچەکەم کە ئەرکی کێشاوە لەگەڵمانە من ئەمەوێت بۆی درێژە بینەوە بە بەرنامەکان یەکی کەسانەی کە بەڕاستی لێرە ئەرکی کێشاوە و مانێکە ماندووە بێت خوشکی زۆر عەزیزم بەڕێوەبەری ماڵی بە ساڵاچوان داوای فەرمێ بێ بۆ ئێرە چونکە ئەمە سپرایزە سپرایزی ئەمێوانەکەن بەناسخان فەرموو بەچەوە بەناسخان بە ساڵاچوەکانە بەکەراتی شەڕلەیانەی ئەو بە ساڵاچوانە بۆ قادوبرات ئەوە دڵنیاییە بووی کە بەڕاستی یان بۆ فەرموو بەناسخان. بەناسخان بەخێر بێت بەناسخان ماشەڵای لێ بێ چەند بە کەیفە یعنی هەمیشە ئێنێرجی بۆ بە ساڵاچوانە زۆر بە عەجیب ماندوویان من حەزەکەم بزانم ئەو لە ڕۆژی گیانی بە ساڵاچوانە چی ئەڵێ. من لە مۆڵەیە زۆر پیرۆزبایی لە هەموو بە ساڵاچوانی دنیاکەم بە تایبەتی بە ساڵاچوانی سلێمانی هیوادارم ئەم بە ساڵاچوانە چۆن ئێمە وەکو کەسوکاری خۆمان ئێعتیبارمان کردووە بە ئەوەی یەقینی مۆزوعە ئەوانیش هیوادارم هەر ئاواهی سێرمانکەن و دەستخۆشی لە کارمەندەکەم ماندوو نەناسان کارەکەن بە ساڵاچوەکان تەندروست باش بن و تەمەندرێژ بن
و سیشمان بێ تەقسیری ناکەین لە خزمەتیان نابین سوپاس بۆ بەڕێوەبەری کۆمەڵاتی سلێمانی کە دایمان هاو لە هەموو پێداویستەکانە ئەوەی لە دەسەڵات ڕەتیان نەکردوتەوە. بەناسخان کەم تۆ یادگاری زۆرە لەگەڵ مەسەڵاتەکان خۆشمان بۆ بگێڕیتەوە چکە تەمەن کەڵیانای چی یادگارێک کە خۆت بۆی باسی بکەی یا ئەوانیش بینیان بکەوێت و پێمان بڵێ. وەڵاهی یادگاری ئێمە لە ئێستا هیچم نەبیرتیە ڕۆژانە ئیتر چزانم پیان ئەڵێن دایمەن ئەڵێ ئەوێن ئەوم وایە و یاد لێ و گازدەیەکیان گەروا بوو بەس یەک شتیشیان هەیە زۆربەی کات ئەگەر پێویستیان مراجعەی تەندروستیەکە بێت یەک سەردانی منەکەن پێویستیان بە مراجعەی لای توێژەرەکانمان بێت سەردانی منەکەن ئیتر زۆر جاریان ئەڵێ ئەوێ بەخوام بەس دکتۆری چاوم لەوە ناتانی دەمن درێژ بن یاخوا تەمەنی تۆش درێژ بێت من سپاسی تۆ کەم ئەرکت کێشە من سپاسی عزیزم کاکە بورهانەکە ئەرکە کێشەی هەموو کاتێک لەو ئاهەنگ و چالاکیانەی کە هەمانە کارمان بۆ تۆمارەکە و لەگەڵمانایە ماندوو نەناس ناکەم دوای بیبینینەوە بگاتەوە دەستمان بەلەوەی بچینەوە لای بەرهەمێکی کاکە جەزاب هونەرمەندی زۆر ئاز کاکە حەمید یەکێکە لەو دانەیم هەم مۆسیقژانە هەم دەنگی خۆشە کەم بە مقامێک لەم دیدارێکیدا مقامێکی فارسی بوو ئەبزانم مقامێکی وت زۆر خۆش بووتی بۆیە بێتە لای منەوە مقامەکە بڵە بۆی دوور بێت مۆسیقیەوە وا فەرمێ چەپانتان بۆ کاکە حەمید ئەو پیاوەی هەمیشە خۆی و بە سیارەکەی و ئامێرەکە لەگەڵمانایە بە خێرات نییەکەن